شەو ڕۆژ تۆ قسە دەکرد لەسەر ئەم پیاوە مجاهیدە ساڵحەی وەخوا سڵحابوو بۆی ڕۆحی خۆی خستۆتە سەر لەپی دەستی بۆ دیفاعکردن لە مقدساتی مسلمانان. تۆ شەو ڕۆژ پێی ئەوە ڕیت وەک سەگ، تۆ بەوت دەوت سەگی ئاگر، بەس تۆ هۆشت لە خۆت نییە. تۆ شەو ڕۆژ بەرامبەر بەم سەلەفیە قسە دەکرد، وەتەزانی خۆت و تەریقە سۆفیەکەت تەواو ڕاستن. ئەم سەلەفی ئەم مسلمانە ئەم عەقیدە پاکە ئەم کەسەی کە ئەم دینەی وەرگرتووە لەسەر سونەتە ڕوا، تۆ تەنانەت ڕیشت پاک تاشی و گاڵتت بە ڕیشی ئەوە کرد. تۆ لە عمرتا سیواکێکت هەڵ نەگرتووە گاڵتت بە سیواکەکەی ئەوە کرد. تۆ هەر نازانی ئیسبال چیە گاڵتە بە شەڕاڵ کورتکردنەوەکەی ئەوەکەی. ئێ باشە تۆ بۆ نازانی کە تۆش غەڵەت بووی؟ لە بەرامبەرە تۆی سەلەفی وا دەزانی ئەم کابرای هەر قەبرە پەرستێ. ڕۆژە لە ڕۆژان ئاورت لەوە نەدایە و بزانی ئەرە تەوەسول قەزەیەکی اختلافیە یان نە. ئەم سۆفیە پاکەی لە بازاڕە دوکاندارێک وەی بینم تەسبیحێکی پێ و زیکری خوای گەورەکە، ئەم گوزەرە هەر هەموویان سوێن دەخۆن و بڕای بۆ دەن و بڕیارەدەن و شاهیدیە دەنەڵێن لەم دوکانەیە لەم بازاڕەیە لەم پیاوە سەر ڕاستتر و حەڵال خۆڵتریتیانی. ئەمە سۆفیەکی حەڵال خۆرە، ئەمە ساحەبی زۆهد و قەناعەتێک. ئەنجا ئەم پیاو کەوتۆتە ململانەیەکی گەورە لەگەڵ دەسەڵاتدارانی ئەهلی جاهیلیەتە، کابرایەکە لە یەکگرتووە پەروەردە بووە، پشو درێژ و نەفەس درێژ. تۆ بۆچی شەو ڕۆژ بە مووسکەوتویتە سەری؟ بۆچی بە دوای عیب و عاریان ڕۆیشتووی؟ بۆچی هەر شتێکی کەسایەتی و عایلەویشی ئەبینی ئەیکەی بە نوقتە لەسەر بانگەوازەکەی؟ ئێمە پێویستە فێر ببین، ئەهلی مزگەوتمان خۆش بێ، یەکتریمان خۆش بێ، ڕەخنە لە بیر و بۆچوونی یەکتری بگری. من ئەم سۆفیە بە غەڵەت ئەزانم کە قەبرێک تەوەسول بە قەبرێکەکە، بەڵام بە دەلیل بۆی ڕوونەکەم. من ئەم سەلەفیە مەدخەلیە بە غەڵەت ئەزانم کە پێی وایە مەسعود بەرزانی وەلی ئەمری مسلمانان. من ئەم ئیخوانیە بە هەڵە ئەزانم کەوا ئەزانە بەو ڕێگایی ئینتیخاباتە گاتە سەر سوڵتە. ئینتیخاباتی چێ؟ تۆی بێ چەکی بیجامە لە پێیەک. تۆ پێ دوایە مەسعود بەرزانی سوڵتە بەجێڵە بۆ تۆ کە بۆ جەناڵ تاڵەبانی و نەوشیرە مستەفای لانادا چۆڵی ناکە. ڕەخنە ئەگری لە ڕێبازەکە لە دید و هەڵوێستەکان. تۆ پێ دوایە ئەم کابراایە کە جیهادەکە کاکەی جیهادی، تۆ پێ دوای هەر ئیسلام تفەنگچێتیە، تفەنگێکت کردوتە شانت و بە چەپ و ڕاست گورزەوەشیان و تەکفیری ئەم و تەکفیری ئەو لەبەرەوەی لە خەتەکەی تۆ نین. ئەی بۆ بە مەدخەلیە گەڵێی هەر کەسێ لە خەتی خۆیان نەبێ قوبوڵیان نی. ئەی بۆ کە هەردووکتان وا متعاصبن بە سۆفیەکی نەقشبەندی ئەڵێن کاکە هەرچی لەسەر ئەو ڕێگای و تەریقێتە نەبێ، ڕابیتەی نەبێ، ڕابیتێ سۆفیەتی ئەڵێن. هەرچی کەسێ ڕابیتێ سۆفی گەرێتەکەی ئەوانی نەبێ بەحسا حسابی بۆ ناکەن. هەموو کەسێک هەروایە، هەموو کەسێک ئەو خەت و دید و هەڵوێستەی خۆی لە بەرچاوێتی بەڕاست دەزانێ. بەڵام ئێمە ئەبێ خۆمان بەڕاست بزانین، من ئەبێ خۆم بەڕاست بزانم، بەس واش نەزانم مەعسوومە. ئیمامی شافیعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ من خۆم بەڕاست دەزانم، دەلیلی خۆم بەڕاست دەزانم، بەڵام ئەشێ هەڵە بم، بەرامبەرەکەشم هەڵەیە، بەڵام ئەشێ ڕاست بێ. هەر هیچ دەبێ ئەم احتیمالە دانێ بە دوای دەلیلێکە کەوتون. خاصەتەن مناقەشە و اختلافاتمان جاری وایە لەسەر چۆنیەتی ئیشکردنە، لەسەر دەقێکی قورئانی نییە، لەسەر حەدیثێک نییە. وەڵا کەلیمەی مزابەنە نازانین یعنی چی. لە قوڕیش بە لەهجەی قوڕیش شتێک و بە لەهجەی غەتەفان شتێکی ترە. اختلافەکەمان لەسەر سەنەدی حەدیثەکە نییە، لە لای ئیمامی حاکم صحیحە و لای ئیمامی زەهەبی زەعیفە. اختلافەکەمان لەسەر استنباط لە حەدیثەکەش نییە کە ئیمامی شافعی وای فەرموو، ئیمامی ئەبوو حەنیفە یا ئیمامی مالیک وای فەرموو. اختلافەکەمان لەسەرەوەیە چۆن ئیشکەین، چۆن هەڵوێستمان لەم حیزبە یا لەو حیزبە بگرینە بەر. ئەمە شتێکی ئیجتیهاداتی ڕۆژانەی کاروبارمانە. بۆچی تۆ پێ دوایە هەر ئەبێ خۆت پێ چاک بێ و هەر ئەبێ خۆت پێ ڕاست بێ؟ ئاخر دوایی ئەکەویتە حەسرەت کێشە، دوایی ئەکەویتە سەرەوەی ئەڵێ باشە من ئەمە خۆ کافر نەبوو بە کافرمدان، باشە کە ئەمە لای خوای گەورە مسلمانە و منیش مسلمانم، سەیری چەند غەیبەتم کردو، چەند و زمانیم کردو، چەند بە دوایە ڕۆیشتوم. تۆ ئەشێ باسی ڕموزەکان بە ناوێش بکەی، باسی من بکەی، باسی مامۆستا عەلی باپیر، باسی مامۆستا سەلاحەدین محەممەد الهادین، باسی مامۆستا عرفان، باسی مامۆستا عەبدولەتیف، باسی ئەم ڕموزانە ئەشێ بکەی، بەڵام ناشێ باسی عایلەویان بکەی، ناشێ باسی لوتی بکەی، ناشێ باسی جلو وەرگەکەی بکەی. ئەمانە خۆی بنەوە بە غەیبەت وەکو ئیمامی غەزالیە فەرمێ حەتى ئەگەر باسی دابەکەی بکەی واتە ئێستر و کڕەکەی
لەم زەمانەشە باسی سیارەکەی بکەیت کە پێی ناخۆشە بێت و لێتە بێ بەغیب. کەوابوو ئەو ئینسانێک کە بەدگومانە، ئەو ئینسانێک کە خەریکی دۆزینەوەی عیب و عاری خەڵکی و دوای لای خۆی کا بە مەلەفێک و تەحمل ناکە و هەرە بێ بکەوێتە غیبەت و دووزمانی، ئەمە بەڕاستی خەلە و خەرمانی پڕ بە بەرەکەتی ساز نەکردو، پوش و پەڵاشێکی زۆری کۆ کردوەوە. خوای گەورە ڕەحم بە ئێمەش و ئێوەش بکە.